تۆ نیشتیمانی نەک خەنجەرێکی ژەهراوی بەڕاستی خۆشم دەویستی کەچی لای تۆ هەر نەوبووم تۆ بوویتە مەرگی ئاواتم لەو کاتەی من پێویستم پێت بوو هەموو جیهانم جێهێشت چونکە تەنیا مەبەستم تۆ بوو چۆن دڵت هات ئەو هەموو پاکی و عەشقە جوانە بشکێنی تۆ پێت وابوو دڵیاریە دەتویست تەنیا بیگرێنی هەر دڵۆپە فرمێسکێکی من دەبێتە ئاگر بۆ گیانت ڕۆژێک دێت تێدەگەیت چیت کرد پەشیمانی دەبێتە میوانت ئەم شەو ژوورەکەم وانی خەم و تەنیایی لێدێ دڵم ئەوەندەشکاوە هەناسەم بە زۆر بۆ دێ چاوەکانم تێر نابن لە گریان بۆ ئەو عەشقە پردرۆیە هەموو عومرم سپارد بە تۆ کەچی بەشم تەنیا ڕۆڕۆیە لە قیامەت یەخەت دەگرم لای خوددا شکاتت لێ دەکەم بۆ ئەو دڵە پاکێ شکانت قەد و قەت گەردەنت تەنها یاریت پێکردن نەتزانی من چەندە دڵخۆشم ئێستا لە داخی بێوەفاییت هەموو ڕۆژێ ژەهر دەنۆشم لە قیامەت یەخەت دەگرم لای خوددا شکات